دەستی قەمان پێی بوو هەر وەکو برایشی بابم تەماشام دەکرد. گەنجێکی دانیشتوی ڕانیە تەمەنی 23 ساڵە و مانگی 2021 زانکۆی لە پێناو گەیشتن بە ئەوروپا جێهێشتووە. دانەیەک هەولێری بوو ئەوەی ئەمنی فرۆشت بووە ئەوە هیچ خەڵکی ڕانی بوو ناسەوی خۆمان بۆ ئەوکیکا هەولێری بوو. ڕەزوان زەبار لە ڕێگەی قاچاقچێکی خزمیانەوە ڕۆشتووە. گوتیە تۆ لە ژێر سێبەری ئێمەدا بووی و نەدەبایە بڕۆیشتبای و ئەوانە دیوەرە ئەم دەتوانم بە ڕێگەی ئەودا بدوم. بەڵام تا گەیشتۆ تا ئەستەمبۆڵ 6 جار قاچاقچیەکان بە یەکدیان فرۆشتۆتەوە. چوون بۆ ئەستەمبول چوومە شوقی ئەو قاچاقچی کە باسی دەکەم تقریبان 12 ڕۆژەم نیهێشتەوە گوتی ڕێگایەکەم پێشێک دێ زۆر باشە لۆکیشنی شوێنێکی دامێ چوون بۆ ئەو شوێنەی قاوەخانەیەک بوو لەگەڵ کوڕێکی برادری خۆم لەو شوێنەی کوڕێکی کرمانجی چاوەڕێی دەکردین و دانیشتین گوتی ئەو کە شتەکەت مەزبوطکەوە بۆ قاچاقچیەکە ئۆکەیەکەی پێ مەزبوط نەکرا و تەلەفۆنم بۆ کردەوە بە شێوەیەکی ناشیرن و خۆی لە تۆڕەکردم جوابی دامەوە دوای تەلەفۆنی لەسەر داخستم. ئەو قاچاقچی کە عەلەساس خزم زۆر خزممانە و برادری بابمە و ئەوانە جا من گوتم لەگەڵ تۆڕێک بکەوم ئەویش ڕێگەی نەدا ئەو کوڕە کرمانجە تیخەتای قاچاقچیەکەی خۆتە ئەو گوتی 6 دەست پێکراوە ئەتۆ ئەمن شەشەمین کەسم کە ئەتۆم کڕیوەتەوە بە دەفتەرێک نەفەرەکان زۆر بوو یعنی چاو تەحکومی دەکرد هەمووی نەفەر بوو. مامەڵەی ڕەزوان لەگەڵ قاچاقچیەکەیدا بە ڕێگای وشکانی و بە بڕی 15,000 دلار بیگەیەنێتە نەمسا. بەڵام لە ئەستەمبۆڵ سواری بەلەمێکی دەکەن و دوایین قاچاقچی پێی دەڵێت تۆ تەنها 8,000 دلارت داوە و دەبێت بە بەلەم ڕۆی. یەک کەس لەو 7 نەفەریان لەو 6 نەفەری گوتی نەفەرێک زیاتر بوو گوتی هەر سەرمەکەوە. بەڵام ڕەزوان و ژمارەیە کاوڕێی قاچاقچیەکی دیکە دەگرن و بە بەلەمەکە ناڕۆن. لەگەڵ قاچاقچێکی کە ڕێکەوتم بە ڕێگەی ئاو بەڵام جیاواز بوو ینی چکە قاچاقچی زۆرە باوەڕکە ڕانیە یعنی خراپبوو بەسەر قاچاقچیدا ئەوەندە زۆرە هەرچی دوکاندارەیان شتێکی بەسیتە دوکانێکی بەسیتی هەیە موبایل فرۆشە بۆ تا قاچاقچی ئەوانە هەمووی دەڵاڵ و تەڕەفە ینی چکە هاو زمانی خۆمان پارەکەمان پێدەخێوێنن ئێمە دەفرۆشنەوە بە دەستیکە ینی ئەوەندەی حاڵی بووم کە دوومانگونیوە لە ئەستەمبول بووم هەر ئەوەندەی ینی ئەو کاتی کە پێ لەو شوقی دەخێ دەرێت تۆ فرۆشراوی ئەو یەختە تقریبان 14 مەترە. 15 پێنجی 2022 ڕەزوان و 123 کۆچبەری دیکە لە دەریای ئیجەدا لەلایەن پۆلیسیۆنان دەستگیر دەکرێن و دەیانگێڕنەوە سنوورەکانی تورکیا. 28 شەشی 2022 تورکیا دیپۆرتی باشووری کوردستانیان دەکاتەوە. ژیان نەماوە ژیان ڕاوەستاوە. سەختی و نەهامەتیەکانی ڕەزوان نەبۆتەوانە کەواز لە ڕێگای ئەوروپا بێنن. خۆشم و مناڵەکانیشم و تادانویەکەم و خانووەکەشم دەخۆشم و بەرگە مناڵەکان دەڕۆم. بەڵکو باوکی دەیهەوێت بە پارەی خانووەکەی خۆی و دوو کوڕ و سێکسی دیکەشی هەمان ڕێگای ڕەزوان بگرنەبەر. ئەگەر لە ئاوی ئیزە بخینچین پێمان باشترە لەو چەرمەسەری کە هەموو ڕۆژێکمان مردنە لێرە هەموو ڕۆژێکمان مردنە ژیان قەپات بووە ژیان نەماوە هیچ کاسپێکی نەماوە هەتاکو 10 دیناری پەیدارەکەی دەبێت 30 دیناری بخۆی یاڵە 10 دیناریکەت پێ پەیدا دەبێ. هەموو ئەوانە خەڵکی زێدەکەی ڕەزوان و قوربانی ڕێگای ئەوروپان زۆرن ئەوانەی تەرمەکانیشیان نەدۆزراوەتەوە کەچی تەنها لە ماوەی ئەم ساڵدا و لە سنووری دارێ ڕاپەڕین زیاتر لە 1100 کەس ڕێگای چوونە ئەوروپایان گرتۆتە بەر. لە کۆی ئەم 1100 کەسەی کە ویستویانە لە وڵاتی تورکیاوە بڕۆن بۆ ئەوروپا زیاتر لە 600 کەسیان گیراون و سنوورداشی دەڤەری ڕاپەڕین کراونەوە. بەپێی ئاماری کۆمەڵی پەنابەرە گەڕاوەکانی ئەوروپا ساڵی 2021 28,803 کەس لە هەرێمی کوردستان بەرەو ئەوروپا کۆچیان کردووە. 21,009 کەس گەیشتوونەتە وڵاتانی ئەوروپا 151 کۆچبەریش لە ڕێگادا گیانیان لەدەستاوە. لە ساڵی 1992 خەڵکی لە سنووری ڕانیا دەستیان بە کۆچکردن کرد بەرەو ئەوروپا بەڵام ئەو کات کارێکی ئاسان نەبوو حکومەت ئەوانەی دەستگیر دەکرد. بەڵام ماوەی چەند ساڵێکە ڕۆژانە لە شوێنە گشتی و تەنانەت لە نێو بازاڕدا و لە بەرچاوی دام و دەستگاکانی حکوومەت مامەڵەی گەنج و قاچاقچیەکان گەرمە. بەختیار قادر ڕوودا و ڕانیا.